جابوان بانكنا نفسي خليل بەرزی پلەکانی گەرما نەیتوانیوە پێی بە بەستەڵەکی ڕەنوە بەفرەکە ببات چونکە لێرە هێشتا وەرز وەرزی زستانە. مام جەلال وێ ڕای هەڵکشانی تەمەنی بەڵام خۆشەویستی بۆ سروشت ئاوێزانی چۆڕاوگە و جۆگە لە بەفراوەکانی لووتکە چیاکەی پیرەمەگرون و مێرگەپانە ئەو بۆ هێنانی بارێک لە بەفر بە سواری گوێدرێژەکەی چەندین کیلۆمەتر دەبڕێت تا دەگاتە ناو ڕەنوە بەفرەکانی ئەو چیایە. لە باو باپیرانمانە ئەم جێگایە شوێنی ئەوە بۆکەوە بەفرمان لێ بردو بە پێی پێویست بۆ پێویستی ماڵەوە ئیتر حەد نەک ئێمە گوندەکانی کەش هەرهاتوون ئەو کاتە کارەباوشت نەبوو بە پێی پێویست بەفریان بردووە و بۆ خواردن و بۆ خۆشی خۆیان و ئەوانە کاتی خۆی پێویست بووە بۆ بژێوی ژیان بۆ فرۆشتن بۆ خواردنی خۆیان. دوای ماندوێتێکی زۆر و تەیکردنی ڕێگەیەکی درێژ بە چایەکی لێنراو بە بەفراو لە ناو قۆریەکی بچووکدا ماندوێتی ڕێگە پڕ لە تاشەبەرد و هەورازەکە دەڕەوێنێتەوە. مام جەلال بە بازووی دەستەکانی بە تەور خەریکی شکاندنی ڕەن و بەستەڵەکی بەفرەکەیە بەو هیوایی بەفرێکی پاکی نێو لووتکەکە بباتەوە ناو گەرمای گوندەکەی و تینوێتی خۆی و خێزانەکەی پێبشکێنێت. ئەهاتین بۆم ناوە بۆ بەفربڕین ئیتر خەڵکی ناودێکە خەڵکی ئەملاولا ئەهاتین وردە وردە هەموو یارمەتیەکمانە لە بەفربڕینە لە بردنەوەی خوارەوە لە عەرزەکەم لە بارکردنە هەتا ئەچینە ماڵەوە بە خۆشی یەکەوە ڕۆیشتین و هاتووین یەکترمان خافڵ نەکردووە. دوای ڕۆژێکی درێژ لە ماندوێتی مام جەلال بەفرەکەی خستە سەر پشتی گوێدرێژەکەی و بەرەو ئاوایی بەڕێ دەکەوێت. هێنانی بەفر بە ڕەنج و زەحمەتێکی زۆر لای مام جەلال تەنها خولیایەکە و هەرجارێک بچێتە بەفرهێنان لە دوای ماندوێتێکی زۆر بەو هیوایە بە بەفراوی ناو چیاکە ماندوێتی تەواوی ڕۆژەکەی بشکێنێت. سنوورکەری دەنگی ئەمریکا سلێمانی.